بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی سیبی بە دیداری ئەوەی بەڕێشا دەبین. ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان لەگەڵ کەسایەتیەکی زۆر تایبەتە کە دڵنیام بەشی زۆری ئێوە ئاشنان بە نووسین و بەخامەی ئەو نووسەر وەرگێڕە. ئەویش بەڕێز کاک ئازاد بەرزنجیە. کاک ئازاد سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش. سڵاو لە ئێوەش بەخێربێن سەرچاو. ژیانی ئێوە ڕەنگە لە بەرنامەیەکی ئاوا نەتوانێ حەقی بینێ، بەڵام پێم خۆشە هەروەکو بەرکوڵێکیش بێت، هەروەکو چۆن پێشەکی کتێبێکیش بێت قسەیەک بکەین لەسەر ژیانی ئێوە و سەرەتا با لە خوێندنەوە دەست پێ بکەین. لە خوێندنی سەرەتاییەوە دەست پێ بکەین یەکەم جار کەی چوونە بەر خوێندن و لەکوێوە دەستان پێکرد. طبعا من کاتی خۆی لە شەستەکان ناوڵین لە گەڕێکی چوارواخی سلێمانی هاتوومەتە دنیاوە. لەوێ تەمەنم کە ئەگاتە 5 ساڵان بە حسابی ئەوەی کە ینی وتوریاییەکەم تیا بوو کۆمناڵێ خۆی چونکە وایە تەمەنم 6 ساڵان وایە بخرامایە بەرخوێندن، ئیتر منیان خستە قوتابخانەوە. ئێستاش بیرمێ خاڵێکم بە پاسکیل منی برد بۆ قوتابخانەی ئەیوبیە. ئیتر لە قوتابخانەی ئەیوبیە لەوێ وەرگیرام، لەوێ بووم بە قوتابی طبعا ئەوەی کە بیرم بێ یەکەم ڕۆژ کە چوومە قوتابخانە بەڕاستی هەستم کرد کەشێک و کەش و هەوایەکی تازە بوو، ینی با بڵێن جەوێکی تازە بوو بۆ من، جەوێکی پڕ لە نامۆیی، چونکە پێشتراوە نەچوو بوومە شوێنێک ئاوە بەو شێوێ وا قەڵەباڵە بۆ شوێنێکی قەرەباڵە. بەڵێ ئیتر هەستم بە جۆرە نامۆیە کرد. ئێسەش بیرم ماوە بۆ مناڵیە، ینی دڵم کۆت بۆ تەپەتە لە حوشەکە دانیشتم لە زاویەکە، بەڵام باش بوو مناڵێکی بڵێن گەڕەکەکەمان لەوێ بوو ئەها وەلام تۆزە لام دانیشت ئەجینە ئەوانی کە کەسم نەئەناسی. ئەمە جوێکی زۆر تایبەت و سیر و نامۆی بۆ دروست کردم. بە هەر حاڵ ئەوەی بیرم بێ و کاتە طبعا مامۆستا ڕەشی مەلا عەلی بەڕێوەبەر بوو، بەڕێوەبەری قوتابخانەکە بوو. لەو مامۆسایانی کە بیریشم مابن عێزەتە فەنی، مامۆستا عێزەت کە ماتماتیک پێوتینەوە ساپیانەوە ژمارە، و هەروەها مامۆستا عوسمان مەحوی، هەروەها مامۆستا مستەفا ئینگلیزی پێوتینەوە، مامۆسایکی باڵا بەرز بوو. بە هەر حاڵ من لەوێ بەردەوام بووم لە خوێندن تا لە چواری سەرەتاییە بووم. مامۆسایەکمان هەبوو بورهان مەسرەفی ناو بوو، ئەندام بوو لە تیپی نواندنی سلێمانی، خۆی ئەکتەریش بوو، بە خزمایەتی لەگەڵ کاکشێر کۆبێکەسیشا خزمایەتی هەبوو، نەزم پورزا و خاڵۆزا بوون شتێکی وایە، یا ئامۆزان بەڕاستی بزڵ نازانم. و من لەبەرەوەی کە مامێکیشم هەبوو شێخ بەرزنجێویش ئەکتەر بوو لە تیپی نواندنی سلێمانی، وتیان بۆچی تۆ ئیتر لەمە دوا وەکو مناڵێک لە کاری هونەری ئەمانە بەشدار بیم. یەکەم کارم ئەوە بوو کە بڵێنەوە مامۆستا بورهان مەسرەف لە چالاکی قوتابخانەکانەوە شانۆگەریشی پرۆڤیت لە شانۆگەریش ئەکرد، وتی حەزەکەم تەمسیلی تیا بکەی، و فعلاً دەورێکی یامێ دەورەکەم بینی و ئیتر دوایی کارەکە پێشکەشیش کرا، پێم وابێ لە ساڵی 72 بوو، سا مناڵ بووم، پێشکەش کرا و لە سانەوی سلێمانی کارەکەمان نمایش کرد. دوای ئەوە دیاریکیشیان نامێ بیرم ناچێتەوە، کراسێک بوو بە هەدیان پێم. وەلحاصڵ یعنی من خوێندنی سەرەتاییم بەم شێوەیە بە شێوەیەکی سروشتی ڕۆی تا گەیشتمە 6 سەرەتایی. لە 6 سەرەتاییە من ئەو کاتە من لە ماڵی باپیرم بووم لێرە لە سلێمانی. ماڵی باوکم بە حکمیەوەی عسکەری بوو، نابزاڵتی عسکەری بوو، هەر ماوەی کە نەقلەکرا بۆ شوێنە ماڵی ئێمەش دایکمەوان لەگەڵیا ڕۆیشتن بووە، بەس من لە ماڵی باپیرمە مامۆ لە سلێمانی من نەڕۆیشتم. لە ساڵی بابڕین کە لە پۆلی 6 بووم، ساڵی 73 بوو، ئەمر قەبزی باوکم دەرچوو، و کاتە ماڵی ئێمە ماڵمان لە کەرکووک بوو لە گەڕەکی شۆڕیجە. تومەز پێشتر ئیجازی وەرگرتە بوو، هەستی کرد بوو کەشتێکی وایە بێ باوکم، هەموو ماڵ و حاڵی
کۆ کردبوو و چوبوون بۆ چۆمانی لای گەڵاڵە ئەو لای ناوپردان من نەمزانی بوو کە ئەوان ڕۆشتون ئیتر پاش ماوەیەک پاش مانگ و نیوێ شتێکی وا بوو مانگ و نیو 2 مانگ بوو وتم با داوام لێکردن لە خاڵمەوان وتم چین بۆ کەرکووک سەرێک لە دایکمەوان بین بیرمەکردن مناڵ بووم ئەوان وتیان پێویست ناکا و تۆ خەریکی خوێندنەکە و بۆ پێویست ناکا وتم ئەی باشە ئەوان بۆ ناین وتر کەوتمەگووان دوای پیانوتم وتیان وەڵا ئەوان لەوێ نەماون ڕۆشتون ئیتر ئەمە زۆر تەسیرکردم بۆ کۆ ڕۆشتون و تیان چوون بۆ چۆمان بە ماڵەوە ئیتر منیش بەڕاستی ئەمە زۆر تەسیری تێکردم وتم نا منی شەرێ ببڕم هەرچەند وتیان تۆ ئەو سا شەشی سەرەتایی هەر بە کەلۆری بوو وتیان تۆ ئیمتیحانت بە کەلۆریە با ئەم ساڵت نەفەوتێ هەر ئینکاریم کرد و وتم نا سوور بووم لەسەروی کە وتم منیژە بێ بچم بۆ لایەن ئیتر بەداخەوە طبعا فعلا ئەوە تەسیری جێهێش لە سەرم دوایی بوو بە مایەوەی کە 4 ساڵ لە خوێندن دواکەوە مێسە باسیەکەم بەڵێ ئیتر من لە شەشی سەرەتاییەوە چوون بۆ چۆمان ئیتر ئەوە لەوێ لە ژێر قەسف و تۆپ و تیارە و ئەمانەی بەعسە ئێمە شەوان ئیمتیحانمانە شێوازێکی تری ژیان ئەوەی کە باس کرد یەکەم جار کە شتە قوتابخانە شتێکی تازە بوو بەڵێ ئێساش کاچیتە چۆمان شتێکی تری تازە کە پێشتر ڕەنگە هەربیریشی لێ نەکرد بێتەوە بەڵێ هەڵبەتە ناڵم ئەو کاتانەی تر عمرم تقریبا ئەو کاتە 11 ساڵ بوو کە نەچووکە بە 5 ساڵی خرابوومە مەکتەب یعنی لە 6 بووم 11 ساڵ بووم چوون بۆ چۆمان لەوێ لە پورزایەکی دایکم منی برد بۆ ئەوێ کە چوون بۆ ئەوێ ئیتر لەوێ کەوتمەوە دەستم کردەوە بە خوێندن لە شەشی سەرەتایی بەڵام لەوێ وەکو عەرزم کردن لە ژێر لەبەرەوەی کە قەسفەکرا تاری حکوومەت هات قەسفێکرەوە ناوی قەسفە کرد قوتابخانەکان بە شەو دەوام هەبوون جە من بیرم ێ بە شەو دەوام مەکرد تاوەکو کاتی ئیمتیحانات هاو دوایی ئیمتیحانات بەحساب لەوێ شەرۆکو بە کەلۆری ینی بۆیان دانە ئیمتیحان بین لە دەی وەرتێ ئەویان هەڵبژارد کە ئیمتیحانی تیابین ئیمتیحانەکانمە بەڵام ئەو نەتائیجانە ئەو ئەنجامی تاقیکردنەوەکان هیچی نەگەیشتەوە بە پەروەردەی هەولێر یا بە وەزارەتی پەروەردە لەبەرەوەی پەیوەندی نێوان شۆڕش و حکوومەت پچڕا بوو ئیتر بار حاڵ دوای ئەوە چوین بۆ ئێران لەوێ بە حکومی دایکم لە خۆش بوو چوین بۆ شاری خانێ و بەداخەوە کە ئیتر ئیعلانی هەرس کرایە با بڵین کۆتایی شۆڕش ترێمە ماوەیەک لەوێ لە خانێ ماینەوە دوای ئەو تۆزیع کراین بەسەر ئوردوگاکانی ئێرانە ئێمە بەر ئوردوگای کامیاران کەوتین لە لای سنەوە لە بینی سن و کرماشانە لەوێ دەورەی فارسیم خوێن دەورەیەکی چڕ و پڕی زمانی فارسیم خوێن و خۆشم لەبەرەوەی کە بڵین شارۆچکەی لە شارۆچکەش بچووکترە توانم بڵێم وەکو ناحیەی کامیاران ئەوساوا بوو کتێب فرۆشی لێ بوو ئەچووم کتێبی مناڵان مەکڕی وە کتێبی تر مەکڕیم هێناوی فێربوونی زمانی فارسیوانە لەگەڵ دەورەکە خەریکی ئەوانەیە بووم لە کێوە کاک ئازاد لەگەڵ خوێندنەوە ئاشنا بوویت ینی پێشتر لەگەڵ کتێب و خوێندنەوە ئاشنا بوو بوویت بەڵێ اینجا ئەمە حکایەتێکی هەیە و بیرم چوو باسی بکەم کە لە قوتابخانەی ئیوبیە بووم بەڵێ هەر لە پۆلی 4 بووم ئەو کاتە ڕۆژێکیان مامۆستایەک هەندێک کتێبی هێنابوو ئەو تقریبەن 20 دانەیەکە بوو کتێبەکە چی بوو ئێستاش بیرم ێ بە ناوی کتێبێکی فەریدون عەلیەمین بوو پیاوە بچکۆلانەکە شتیشی وا بوو ئەم کتێبە برێتی بوو لە کۆمەڵە کورتە چیرۆک و شعری مناڵان ئیتر ئەمە مامۆساکە وتی ئەمە کتێبێکە چیرۆکی تایە شعری مناڵانی تایە چێ ئێوێ هەر کەسێک کە ئێوێ ئەمە بە پێم ئابێ بە 20 فلس بوو 30 فلس بوو سا ئێمە بە قسط ڕۆژانە ڕۆژی 5 فلسی باتەوە بیکڕ ئیتر من وتم من ئەمەوێ ئیتر بۆ ئەو کتێبە بەسمەوەیە بۆ خوێندنەوە ئەنی پێشتر کەسە تەژێعی کردووی بۆ بخوێنیتەوە بەنسبەت چۆن باسی مامە کرد کە تەژێعی کردووی بۆ ئەوەی لە بواری نواندنا کار بکەیت ئەنی کەسێکە بۆ خوێندنەوەش تەژێعەکات باوکم خۆی عەرەبیزانێکی زۆر باش بوو بەڵێ یعنی خۆی شتی ئەخوێنەوە کتێبی ئەخوێنەوە بەڵام ئەوە نەبوو بڕین کتێبخانێکی گەورە لە ماڵەکەمانە هەبێ ئەوسا بەڵام
بە شەو زۆربەی شەوان باوکم بە حکایەت ئێمە ئەخەوان حکایەتی بۆ کردین کە حکایەتی بۆ کردین ئیتر ئەم حکایەتانە هەمووی تەسیراتی لەسرم مابوو ئەمە جگە لەوەی کە منە لە پاڵ جگە لە باوکم پورێکی شم هەبوو لە کەرکووک دیسانەوەیش کە هاوینان عوتڵە ئەها دەچوون بۆ ئەوێ هاوینان لە سەروانە خەوتین دیسانەوە ئەویش حکایەتەکانی چونکە ئەلف لەیلەوە لەیلەی خوێن بۆەوە زۆربەی زۆری حکایەتەکانی لەبەر بوو ئەو حکایەتانی بۆ ئەخوێنەوە ئێوە هینی ئەلف لەیلەوە لەیلەیە پڕی لە حکایات و پڕی لە ئەمانە هەمووی تەسیریان هەبوو لەسەر من بەڵێ بۆ ئەوی بەگوێ خوێنەوە بچی بەڵێ بەڵێ بگەڕینەوە کامێران کامێران ئەجا لە کامێران لەوێ دوای ئەوەی ئەو دەورەیەم خوێن و دوای ئەوەی کە ئەو کتێبانم ئەخوێنەوە مامیشم لەوێ بوو شەختاری بەرزنجی ئەویش لەوێ بوو ماوەیەک حتا بوو بە بەرپرسی وەردوگاکەش ئەویش دیسانەوە تەژیعە کردم کتێبی بۆ هێنام بۆ خوێندنەوە ئیتر بەو شێوەیە بەردەوام بووم تا کاتی ئەوە هات کە وتیان ئەبێ تەوزیع بکرێن بەسەر شارەکانی ئێرانە ئەوەی کە ئێوێ بڕات بۆ دەرەوەی وڵات بۆ تووشیا بۆ ئەمریکا بڕوا ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمە تەوزیعیانەکەین وڵا دیسانەوە ئێمە چوین بەر شاری شیراز کەوتین بەر شاری شیراز کەوتین لەوێ من چوومەیەکی متەوەستە خۆی ببوورە من لە خانەیەکی متەوەستەشم خوێن بوو لە قوتابخانەی شۆڕش بەڵام دیسانەوە دوای ئەوە کە چوینەوە بۆ شیراز من قسە یەکی متەوەستە یەکی ناوەندی ئیتر لەوێ تقریبەن تا ناوەڕاستی با بڵین ساڵەکە من خوێنم بە فارسی دوای ئەوە دیسانەوە ینی بڕین مقۆمقۆی ئێوە هاتەوە پێشەوە کە ئەو کوردانی کە لێرن ئەگەر ئەمێنەوە لێرە بۆی جنسی ئێرانیان بۆ بکەین ئیقامی ئێرانی ئەوەی کە ئەیانێ بڕۆنەوەی کە بەنیازی دەرەوەی وڵاتی شە بە ئاسانکاریان بۆ کەین ڕێن ئێمە تەمان ئێمە باوکم وتی ئێمە مستەحیلە من بچم بۆ دەرەوەی وڵات و ئەوانە ئەچمەوە بۆ خاکەکەی خۆمان و ئەچینەوە ناو کە سوکاری خۆمان و ڕێنەوە بۆ سلێمانی بێتر بڕیاری ئەوەیە هەموو پێکەوە بینەوە بۆ سلێمانی طبعاً ئەو کاتە دایکم خواعافی کادووجان بوو بەبرایەکم ینی بڵێم بوو مناڵەکە بوو بە ساوا بوو ینی هەمووی تقریبا هەفتەیەگە بوو لە دایک بوو هەفتەیە دوو هەفتەیە بوو ئیتر ئێمە هاتینەوە بە پاسێنایانین تا سەر سنوورە لەوێەوە وامانەزانیەمان هێنەوە بۆ سلێمانی بەڵام کە هاتینە ناو خاچی عێراقەوە لە قەسری شیرینەوە هاتین لەوێ یەک دوو شەو ئێمەیان هێشتەوە لە ژێر خێما دوای ئەوە پیکابیان هێنا بە پیکاب و لۆری ئەوانە هەموو ئێمەیان خستە نایە و ئیتر بەرەو جنوبیان بردین ئیترە و کاتە ئێمە کە نەفیان کردین بۆ جنوب بردیانین بۆ پارێزگای ناسریە برین پارێزگای زیقار کە ناسری تر هینی پارێزگاکەیە شارە سەرێکەکەیە دوای لێوە بردیانین بۆ ناحەیەک پیان و ناحی فهود ئەلفهود ئیتر لەوێ خانوویان بۆ خێزانە کوردەکان دروست کرده بوو لە قامیش پیانەوە سەریفە ئێمە لەو یەکێ لەو خانوانیان ناپێمان ئەمیش ئەزمونێکی نوێ لە ژیانی تۆ ئەو خۆیەوان هەمووی ئەزمموی تاڵ بوون بەڵامی تر دوایی تەسیری خۆیان هەیە لەسەر بێگومان شێوەی بیرکردنەوە و کاکازات ئەگەر باسێکی ناسڕێما بۆ بکەین فتریکە لەوێ بوون وەکو مناڵێک چۆنە ژیان ئێمە کە گەیشتینە ناسریە لەوێەوە بەرەو ناحەی فهود کە سەر بە ناسریە لەوێ وەکو عەرزم کردن خانووی لە قامیش دروستکاریان بۆ کردوین و ئامادە کردوین کە پیانەوە سەریفە لە یەکێ لەو سەریفانانیشتە جێبووین بەڕاستی ئەمەش ژینگەیەکی زۆر تازە بوو بەنسبەت منەوە هاتنە ناو خەڵکیشەکەەوە کە هەمووی کەلتوری عەرەبی و بە عەرەبی قسە ئەکەن و زمانیشی بێگانە بە زمانی ئێمە و میلەتێکی بڕین بێگانە بە ینی بۆ من دنیایشی تازە بوو ڕاهاتنێ ویست وردە تا
تۆزە ڕاهاتم لەگەڵەوە نیێت بە تێکەڵبوون سەردانیان نەکردین کوردی کەتە لەگەڵا بوو بەڵێ تقریبا پێم وا بێ حەڤە ماڵێکە بووین بەر ئەوێ کەوتین بەرناحی فوت کەوتین ئیتر هەری یەکەمان و لە شوێنێک ینی دابشکراوین بەسەر شوێنێکە ینی دوور بووین لەیەکەوە نزیک نەبووین لەیەکەوە بۆ ئەوی کە تێکەڵ بین لە ناو عەرەبەکانایانی بەس بەڕاستی ئەو عەرەبانەی ئەوێش تەمەن سەرەتا کە ئەمەیان بینی حەپەسا بوون واقیان وەرما بوو نیە چونکە کوردیان نەبینی بوو وایە نەزانیمە کائینێکی ترین ینی بوونەوەرێکی تری سیر سەمەرەوە ئەو نەزڕەیە هەبوو وردە وردەکە تێکەڵ بوون لەگەڵمانە بەڕاستی خۆشەویستێکی سیر دروست بوو لە نێوان ئێمە ئەوانە بەڕاستی ینی حەزیانە کرد خزمەتمان بکەن هاتن بۆ لامان سەردانیانە کردین دایکم نەخۆشە بووم شووریانە خوارد یعنی من ئەمانە بیر ناچێتەوە کە بە تایبەتی ئەوانیش خەڵکی ئەو زۆنگاوانە زۆربەیان چەساوە بوون بە دەست ڕژێمی بەعسەوە ئەوانیش معاناتێکی گەوریان هەبوو جا زۆربیان بەسەر دوو لایەنە بڵین دابش بوو بوون بەشێکیان شیعەکان بوون بەشێکیشیان شیوعی بوون هەتا بیرم ئێمە لە دوایی کە من چوومە ناوەندی فهوت متەوەستی فهوت چونکە خستمیانەوە ساڵی یەکەمی ناوەندی بە عەرەبی خوێنم یەکی متەوەستە مامۆستایەکمان هەبوو مامۆستایەمان ئینگلیزی پێوتینەوە شوعی بوو ئیتر هەر فرسەتێکی بێنایە شتێکی دەرەپەڕان لە کاتی دەرسا بەڵام بە جۆرێک کە هەستی پێ نەکرێمە هینە ئەنجا دراوسەکانمان بەشێکی زۆریان شیعە بوون ئەمانی هەموو پڕ بوون لە ڕژێمی بەعس وەلحاصڵ ئەو فترێ من یەکم تەوەسم تەواو کردووە ئەو ماوەیەتر زۆر بایەخمما بە زمانی عەرەبیش تەنانەت ڕەنگە خۆ ئێستا ئەو وەکو دۆکیومنتە و هینانە مابن لەوانەیە ئێستا لە متەوەستی فهوت ئەگەر ما بێ احتیمال بووە بە سانەویش ئێستا ڕەنگە ئەو ئەوراقانە مابن ئەو کە من لە ئەو ساڵا کە پێم وایە 75 بوو ساڵی 1975 لەوێ یەکم تەوەستەم خوێن لە ئیمتیحانێکە بەرزترین دەرەجەم هێنا لە عەرەبیە ئێستاش بیر کوردێک بەڵێ ئەچێتە ناحەیەکی ناسریە و لەوێت بەرزترین دەرەجە بەڵێ ئەنجا بۆیە ئەمە باسەکەم ئەو ڕۆژەی کە ئەنجامی هینەکانیان خوێنەوە بڵین دەرەجەی ئیمتیحانات کە نەتیجەکان کە هاتبوونەوە مامۆستای عەرەبی زۆر بێتاقەت بوو لەبەرەوەی نیوە زیاتری پۆلەکە کەوتبوون لە زمانی عەرەبی تاقیکردنەوەکە ئیتر چوو بە ڕێوەرەکەی بان کرد بە ڕێوەرەکە ئێستاش بیرمێ ناوی مەهدی بوو بانگی کردوان وتی مامۆستا مەهدی فەرمو وەرە سیرکە وتی معقولە ئەمانە هەموو زمانی خۆیانە ئەوەتە نیوەی کەوتووە لە زمانێکی خۆیانە ئەوەتانێ ئازاد کە بە زۆر هێناوێنن بۆ ئێرە و نەفیان کردوون بۆ ئێرە فەرمو بەرزترین دەرەجەی هێناوە لە زمانی عەرەبیە کە زمانی خۆی نیە و تازەی وەشی ئیتر منیان هێنایە دەرەوەوانە لە بەرچاوی تەلەبەکان تۆزێکینیش بووم تۆزە تەریق بوومەوەوانە وتم لە دڵی خۆش ماموو ترسامەمەوە دوایی ئەیکەن بەڕق بەرامبەرن ترسەمەوەنی هەواز بە غەریبایەتی وبین لەو تەمەنا یەکم تەوەسەم لێ تاوا کرد دوای ئەوە بە حکمی نەخۆشیەکەی دایکم چوینە مەرکەزی محافەزە بڵین بۆ ناو ناسریە بەڵام نیان هێژ لە ناو مەرکەزی محافەزە شابین ئێمەیان لە شوێنێ گرسانەوە لەگەڵ کۆمەڵی عایلی کوردی تراپیانە و ئەلوەهابیە نزیکی ناسریە بوو ئەم ئەلوەهابیە مەجموعەی عایلی کوردی لێ بوو ئەوانی هەموو نەفی کرابوون هەڵەتە ئەو سایترەوە ئەو کوردانە زۆربەی زۆریان نەفی کرابوون بۆ یعنی تەوزیع کرابوون بەسەر سەما و ناسریە و ئەو شارانی جنوبە ئیتر دیوانی و چۆمانە ئیتر ئەمانی کە بەر ناسریە کەوتبوون یان ئاوا لە قەراغی مەرکەزی شارەوە بوون یاخود بەسەر ناحیە و قەزاکانە تەوزیع بووبوون بیرم ئەو کاتە وابزانم چونکە باوکم جارجار سەری لێیە ئەوسا عەلی عەسکەریش خوارێ خۆش بێ لە هین بوو لە سووقی شیوخ بوو ئەوان بەر ئەوێ کەوتبوون
ئەجا لەوێ دیسانەوە من کە چووم ویستم بچم دویم تۆستە بخوێن بچمەوە مەکتەب وەریان نەگرتم وتیان تۆ جارە بڕۆ شەهادی هینەکەت بێنە یەشیم تەوەستەکەت لە فهود بەسەر چاوەتەگرین بەڵامە بێ شەشیشی لەگەڵا بێ کە چووم شەهادیشم تەوەستەکە بێنم وەسیقەکە وتیان ئێمە شەهادی شەشی ابتیداییتوان لا نییە کە بە کەلۆری بووە لەبەرەوە ناتوانین بدەینێ ئێوتم باشە من چی بکەم لەم حاڵەتە وتیان تۆ لەکوێ امتحاناوتم کاتی خۆی لە چۆمانوان و ێ باشە بزانە و نەتائیجانە گەیشتووە بە وەزارەتی پەروەردەی هەولێر ێ باوکم چوو ئەوسا بۆ وەزارەتی پەروەردەی هەولێر وتیان ئێمە ئەنجامەکانی ئەو ساڵەمان بەدەست نەگەیشتو بۆ لە بەرەوەی وەکو پێشتری ژاماژم پێیا پەیوەندی نێوان بڵێن شۆڕشی ئیلول لەگەڵینا نەمابوو بەڵێ بڕابوو وەحاصڵ دوای ئەوەی کە نەیان هێش لە دویم تۆسە بخوێنمەوە ئیتر من ئەو ساڵە نەمخوێن هەرچەندە من ئەوەی سەبا ڕووداوی بژێڕمەوە کە ئێستا هاتەوە یادم ئەوژەوە بوو ئێمە ئەم خێزانە کوردانە بۆ تەسەلای یەکتری ئەوە نیە زۆربەی شەوانی تر سەردانی یەکمانە کرد ئەهاتین و ئەچوین بۆ لای یەکتری و جەلۆ ماوە شابیرم ێ مامۆسایەکی ناسیاومان هەیە ئێسش لێرە ماوە تەمەنای تەمەندرێژی بووە کە مسە مامۆسا ئەحمەد حسین ئێستا سەرنووسەری گۆڤاری سلێمانیە ئەویش نەفی کرابووکو مامۆستایەک بۆ جنوب لە سلێمانیەوە جاجا کتێبی کوردی بۆ هێنام لێرەوە لە سلێمانیەوە بۆ ئەوێ ئەو ئەهاتەوە کتێبی کوردی بۆ هێنام دا نەبڕاوم ینی لەوەش بەردەوام بووم لە خوێنەوە بەڵام لە پاڵ ئەوە شامن ئەوسان مجللەی هین دەرەچوو دوو مجللەی عەرەبی دەرەچوون بۆ مناڵ و نەوجەوان و ئەمانە بە ناوی مەجەلەتی و مزمار المزمار لەگەڵ مەجەلەتی بەردەوام من ئەمانش بەخوێنەوە لە پاڵیشیا مەکتەباتی لێبوو لە ناسریە ئەچووم کتێبم لێکردن ڕیوایات ڕۆمان و ئەوانە زیاترم خوێنەوە بیرمێ مەسەلەن نووسەرێکی عەرەب هەیە جورجی زەیدانی ناوە ئەو زیاتر کات خوێ ڕیوایاتی ئیسلامی نووسی ڕۆمانی ئیسلامی لە تاریخی ئیسلامی و ڕۆمانەکانی وەرگرت بوو من ئەچووم ڕۆمانەکانی ئەو مەکڕی ئەم خوێنەوە بیرمێ مەسەن لەوانە غادت کەربەلا مەسەلەن حەڤەیت تەموز مەسەلەن فتاة القەیڕەوان ئەمانە بەشێک بوون لەو ڕۆمانانەی جورجی زەیدان کەم خوێنەوە یاخود نەجیب مەحفوظ یا ئیحسان عەبدولقودوس ڕیوای ئەمانەم ئەخوێنەوە جگە لەوە کتێبەکانی مصطفى لطفي المنفلوطي النظرات العبرات ئەمانە تحت ظلال الزيزفون ئەمانە مەخوێنەوە عەرەبیەکەم يعني باشتر بوو چونکە ئیتر نییە لە فوت ئەو ساڵم خوێن بووێن و متابعش مەکرد بە خوێن و جەباوکیشم وکوتم عەرەبیزانێکی باش بوو شتێکیشم لێ عاسی بووە لێ ژیر وایە لەو مەپرسی پێوتماناکی ئەمە جگە لەوەی کە هەندێک کتێبی فارسیشم لەگەڵ خۆما هێنا بۆوە فارسیەکەش بەڵێ هەندێک کتێبی فارسیشم هەلا بوو ئەوانشم بەردەوام یعنی بڕێن ئەخوێنەوە لە کەنیان هێشت کە ئەو ماڵانی کەوتم سەردان یەکتریمانە کرد ماڵە کوردەکانم ئەونی شەوانی تر معاناتیەکیان لایەک دەرەبڕی تۆ زێ هینێک بوو چۆنەڵی دەربڕینی دەردە دڵێک بوو لە لای یەکتری بیرم جاریشان جەماعەتی ئەمنی ناسریە دووسێکیان نارد بۆ ئیحسایی بۆ سەرژمێری خێزانە کوردەکان لەوێ لە وەهابیە کە هاتن ماڵ بە ماڵە گەڕانی ترەمە چەند سەرخێزانن کێ سەرۆکی خێزانەکەیە چەند مناڵن عمریان چەنە زانیاریان وەرەگرت سەبارەت بە ژیانیان و خوێنن و ئەوانە کە هاتن بۆ ماڵی ئەمە بە منیان وتیان تۆ ئێستا چیەکی توانەوتە من دەرچوون بۆ دویم تۆسە بەس ناڵم ئێستا لێرە بخوێنم لە دویم تۆستا وتیان بۆ وتم وەڵام بڵێم چی لەبەرەوەی کە من کاتی خۆی شەهادی شەشم نەبووە جا بە عەرەبی قسەم لەگەڵەکردن وتم لەبەرەوەی من کاتی خۆی شەهادەی وەسیقەی شەشی ابتیدایەکەم نەگەیشتووە ئیتر ئێستا نایڵن مەحرومیان کردوم لە خوێنن وتیان نایەمەوە هینەکەین بزانین محاولە بووەکەین بزانین بەشکم بگەڕێتەوە لە دوی تۆسە داوام بکەیتەوە وتم سوپاسانەکەم نەمزانی محاولەکە چییە دوای دوو ڕۆژ یەکیان نردووە شەم ناوتویان
کوڕێکتان هەیە ئازاد بابێت بۆ مدیریەتی ئەمنی ناسریە منیش هەپەسام نەمزانیمەوە زۆر چیوانە کە چوون بۆ ئەوێ چوومە ژوورۆمانە بردیانم بۆ لای مدیری ئەمنی من ژەوسا مناڵێک تازە ینی بڵێن تقریبا نەمووی 13 ساڵێکە بووم ئاوا کە چوومە ژوورۆوانە وتی مدیری ئەمن وتی دانیشەها ئازاد بە خێربەی تۆمانەوە بە عەرەبی تفضل اقعد وەمانە و تشرب چای لۆگەه و ئەم شتانە ئیتر چایەکی بۆ بان کردم و ئیتر بەڕاستی من نەوە ترسێکم لێ هین بوو تەمە بێت چی بێ بۆ منی بان کردبوو بێ وتی ێزانی بۆ بانم کردووی بۆ ێرە وتم نەهەڵا نەخێر نازانم فەرموو وتی تۆ ئێستا وایە لە دویم تۆسە بخوێنی بەڵام ئێستا ناڵم بخوێنی وەنیە وتم بەڵێ وتی بەسیتە من تەسیلاتێ بووە کەمەوەمانە و ئێوتم وەڵا سپاس دەکەم بەگەر وابێ وتم بۆی هێنم نەفەوتێ ینی حەقم نەفەوتیوانە وتی بەس ئاخر یەک تەکلیفم هەیە لێت وتم فەرموو چییە وتی ئێوە ئەو خێزانە کوردانە لەوێ هەموو بەیەکەون وتم بەڵێ وتی ئیتر خۆتە زانی تێکەڵی یەکن و شەوانە لەگەڵێکا دائەنیشن وانە وتم بەڵێ وایە وتی تۆ ئەگەر جارجاراوە معلوماتم بۆ بێنی لەسەرەوەی کە سەردانی یەکتری ئەکەن باسی چیەکەن پیاوەکان باسی چیەکەن ژنەکان باسی چیەکەن ئایا باسی ئێمە ئەکەن باسی حکوومەتەکەن وەزعیان چۆنە باسی کوردەکەن بەڵام نیش پێم وتم قوربان جەنابتە توێ ینی من معلومات بێن و معلومات بەرم جاسوسیوان وتی عیبە وە جاسوسینەوە هاوکاریە وڵی داوای لێبوردنەکەم وتم ناتوانم من چونکەوتم من قوربانی دەستی سیاسەتمەوە هەموو ساڵم لێ بوو هەموو دەربەدەریە وتم من ناتوانم وتم من خۆم خێزانەکەمان باوکەم هەمومان قوربانی دەسەوی نامانێت توخنی سیاست بکەینەوە بە هیچ شێوەیە وتی ئاوا وتم بەڵێ وتی کەواتە منیش ناتوانم هاوکاری بکەم وتم قەیناکە قوربان پشیلە نییە ئیترەوە بۆ شێوی تر هاتمە دەرەوە ڕۆشتمەوە بۆ ماڵەوە تاوان کە چوومەوە باوکم وتی چی وانە وتم وا وتی دەست خۆش بێ کوڕم ئافرین ئاوەسا ئاوا شانازی پێوەکەم ئاواوی توانەوە حاصڵ ئەنجە دوای ماوەیەک ئەوە بوو قەراری بڕیاری عەفوی عام دەرکرا بۆ ئەوانی کە پیانوترا العائیدون یعنی گەڕاوەکان کە بگەڕێنەوە بۆ شارەکانی خۆیان ئەنجە ئەمە پێم وابێ ئایا 76 بوو یا سەرەتا 77 بوو بیست زەبەدوەخوا بیرم نایە بەڵام گەڕاینەوە بۆ سلێمانی هاتینەوە بۆ چوارباخ کە هاتینەوە بۆ چوارباخ بەداخەوە ئێڵێم کە تەڵان من ئەمە دوای بڵێنەوە بوو بە ینی 4 ساڵ 73 بوو 77 گەڕاینەوە ینی 4 ساڵ 73 بوو کە چوون بۆ چۆمان کە لە شەشی سەرەتایی بوو دوای 77 کە گەڕامەوە منیان خستەوە شەشی سەرەتایی دیسانەوە لە قوتابخانەی ئەیوبێ ئێستاش تەمان لەوانەی بەڵگەنامەکان مابن ینی لێ ماون هەمی ئەوەی پێشوش ماوە هەمی 77 ماوەکە کە چوومە بۆ ئەوێ هەنێ لە مامۆساکان لەوێ ماون زۆریان پێ ناخۆشم کە من دوای 4 ساڵ هاوڕەکانم لە دەرچووبوون بۆ چواری ئامادەی منیش بڕۆم لە شەشەوە دەست پێ بکەمەوە بەڵام ئیتر ئەوە باجێک بوو وایە بمایە بە حکمی ئەو ظروفە سیاسی ئەو کاتەکەی بەڵام تەسیرێکی زۆری لێکردم نایشارمەوە زۆر تەسیری لێکردم یعنی وای لێکردم هەر لەو تەمەنەوە هەست بە جۆرێک لە ینی جۆرێک لە نائومێدی جۆرێ لە غەدر بکەم لە ژیانە بەڵام لە پاڵ ئەوە شا بڕیارم مابوو کە نەخێر من هەر بێ سوور بم لەسەر هەر ئەخوێنم و بەردەوامی شەبم ئیتر ئەوە بوو کە لە شەشی ئیبتیدایی لەوێ دەستم کردەوە بە خوێنن بەڵام لەبەر ئێمانم خوێن بوو هەمووی مەوادەکانم خوێن بوو هەمووی دەرەجەکانم لە سەرونەوە توانەوە بوون یعنی بە ئاسانی تێمپەڕانن دوای ئەوە کە قوتابخانەی ئەیوبێم تەواو کرد چوم لە ناوەندی سیروان متەوەسیت سیروان لەوێ وەرگیرام ئەو 3 ساڵەشم لەوێ تەواو کرد بەڵام ئیتر ئەمە سەرەتایی دەستپێکردنەوەی خوێندنەوەی من بوو بە کوردی و بە شێوەیەکی چڕ بۆ چویتە پەیمانگەی هونەرە جوانەکان بەڵێ ئەنجا من ئێستا باسی ئەوەت بووەکەم کە بۆچی پەیمانگام هەڵبژار دەگەر چی لە متەوەسەی سیروان دیسانەوە دەرەجەکانم هەمووی زۆربەی زۆری سەرونەوە عەفوی عامە بووم لە هینەکانە تەنانەت لە 3 تا 6 دەرەجەیەکی زۆرم هێنا مامۆساکانیش پێیان ناخۆش بوو کە چوون بۆ پەیمانگای هونەرە جوانەکان یان و تۆ حەیفە
هەبێ بچی بۆ ئعدادی و لێوە بچی بۆ کولیە بەرزەکانی طب و هەندەسە و چیوانە لەبەرەوەی بەڵام من بۆ خۆم باوەڕموانە بوو لەبەرەوەی عشقەکەم تیا بوو بۆ ئەدەب بۆ هونەر حەزمە کرد ینی ممارەسی و عشقی خۆم بکەم دوای ئەو هەموو شکست و نەکسێش کە لە ژیانما بەسەرما هاتبوو هەستمە کرد پێویستم بەوەیە بوارێک هەیە کە زیاتر تەسەلا بێتەوە بۆ ڕۆحم بتوانم تعبیر بکەمەوە لە خۆم تایە گەرچی ئەو کاتانە من زیاتر عاشقی شانۆ بووم بەڕاستی بەڵام هەر لەو ساڵانەشە بە چڕی دەسمایە خوێندنەوەی مەسەن دیوانە شعریە کوردیەکان ئێستاش 4-5 دەفتەرم ماوە کە هەر دیوانە کە ئەم خوێنەوە چەند نمونەیە لە شعری شاعیرەکە و ژیانی مەنووسیەوە بە خەتی خۆم ئێستاش ماوە من دەفتەرەکان اینجا کەسێم تەوسم تەواو کرد بۆچی ئێوەم هەڵبژارد وەکو عەرزم کردی بیدایەت من لە سەرەتاییە چالاکی شانۆییم هەبوو ئەمە یەک دوو بەهۆی مامەوە دیسانم سەردانی تیپی نواندنی سلێمانی مەکرە ئەوسام کە مناڵ بووم 1972 لەوێ ساڵی 1972 تەمسیلیشی تەلەڤیزیۆنیان کرد پێویستیان بە مناڵێ بوو دەوری تیابینێ من دەورەکان یا بە من ئیتر چوین بۆ بەغا لەوێ تەسویر کرا بیرم ێ بە شەو تەسویر کرا لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی بەغا دوو تەمسیلی بوو یەکیشان ئەو ساپیان و تەمسیلی ینی نەک درامای تەلەڤیزیۆنی ئەوانە ینی بین سەهرە یەک هین بوو بۆ شەوێ یەکیشان تەمسیلی هاوڕێونی و بوو کە مامم خۆی دەوری تیا ئەبینێ خوافکە دەورە بینێ لەگەڵ هینا لەگەڵ بەڕێز کاک عومەر دڵپاکە ئێستا ماوە لە ژیاننا و لەگەڵ کاکاوی ئەحمەد میرزا کە ئێستا ئەویش ماوە لە ژیانە تەمەنیان درێژ بێ و لەگەڵ هەندێک هونەرمەندی ترا لەگەڵ تەمسیلەکەی ئێمە ئەو دوو تەمسیلیە تۆمار کران لەوێ یعنی ئیتر لەم ئەمانە وایان کردبوو جۆرە لە خۆشەویستیان لە ناو منە ڕسکانە بوو بۆ شان و بەڵێ وە خۆشم خوێندنەوەم هەبوو بۆ خۆشم دیسانەوە هەر لەو کە بووم بە چوومەوە ناوەندی هاموشۆی تیپی نواندنمە کردەوە ئەچوومەوە سەردانی تیپی نواندنمە کردەوە ئیتر تەنانەت پێشەوەی بچمە پەیمانگای هونەرە جوانەکان کە من لە 2-3 تەوەستە بووم بەشداریم لە 2-3 ئیشی تیپی نواندنی سلێمانیا کرد شانۆگەری لەوانە بۆ نمونە پردی ئارتا کە دکتۆر فازل جاف دەری هێنا بوو بۆ شانۆ لە چالاکی قوتابخانەکان پێشکەش کرا لەوانە شانۆگەری دکتۆر پاڵمی کە خوالێ خۆش بوو جیهاد دڵپاک دەری هێنا بۆ شانۆ دەوری شخصێتێک مەبینی ناوی مارسان بوو لەوانە شانۆگەری دیسانەوە دووڕەک ئەویش دیسانەوە فازل جاف دەری هێنا بوو بۆ شانۆ وەجگە لەوانە لە شانۆگەریشی کەشە ئەمە پێشەوەی پەیمانگای هونەرجانەکان دامەزرێ 1970 باسەکەم 1970 کە هێشتا دیسان وەرم ناڵبووم بە تەمەنیانی زۆر هین نەبووم لەوانە دەورم بینی و لە ساڵی 80 بوو پێم وابێ یا 81 شانۆگەری ئاسکی شێرکۆبێکەس خاڵی خۆش بێ شەید کەریم عوسمان دەری هێنا بۆ شانۆ دەری هێنا بۆ شانۆ لە بڵین هۆڵی سانووی سلێمانی پێشکەش کرا ئەنجا ئەمانە وایان لێ کردم کە زۆر خولیای مەسرح ببمەوە بەڕاستی شانۆ بۆیە بڕیارمە بچم بۆ پەیمانگای هونەرە جوانەکان چونکە بە تایبەتیش لە تیپی نواندنیش چوومۆنا ئەو بیئە شانۆییە هەندی هاوڕێشم لەوێ بۆ دروست بوون کە تا ئێستاش بەشێکیان هەر یعنی هاوڕێتیمان هەر بەردەوامە تاکو ئێستا و بەشێکن لە هاوڕێ خۆشەویستەکانم لەوێ لە تیپی نواندن بڵین لەوێ بووم کە ئەو جەوە شانۆی تەسیری تێکردم و حەزم نەکرد دابڕێم لێی بۆیە پەیمانگای هونەرە جوانەکانم هەڵبژاردەوە هەڵبەتە پێشەوەی بشتمە پەیمانگا ئەمێ ئەوەشت پێ بڵێم لە ساڵی 1979 یەکەم بابەتم بڵاو بۆ لە گۆڤاری بەیانە وەکو نووسین تەرجەمە بوو بەڵێ بە ناوی هینە وتارێ بوو لەسەر شانۆی مۆسکۆی هونەری لە ژمارە لە ژمارەکانی ساڵی 1970 بڵاوەت و ئێستا ژمارەم لا ماوە لە ماڵەوە
ئیتر لەو لە هەفتانەوەتر وردەوردە من خەریکی تەرجەمە و نووسین ئەوانە بووم. بڵێ لە پەیمانگەی هونەرە جوانەکان وەکو کاری شانۆ چی کردووە؟ لە پەیمانگەی هونەرە جوانەکان بەڕاستی حەزەکەم ئێستا باسی ئەوە بکەم کە چوومە پەیمانگە بەشی شانۆ من بۆ خۆم خوێنەریشی باشی شانۆ بووم بڵێ و هەندێک کاری وەکوتم عملیشم کرده بوو وەکو نواندنوانە بەڵام کە چوومە پەیمانگە بەداخەوە بابڕین بەشداریکردنی عملیم کەم بووە زۆر نەبوو کە وایە خۆی زیاتر وایە بەڵام لەبەرەوەی لەوێ نازانم جۆرێک لە گروپێنەوە ئەمانە هەبوو ئەم مامۆستا مەجموعی گروپی ئەگرتە خۆی و مامۆستا منیش حەزم لە هەموو ژیان ما حەزم بە گروپێنە نەبووە لە هیچ شتێکە لەبەرەوە زیاتر تەرکیزم کردە سەر لایەنە تیۆریەکەی شانۆ ئەدەب و تەرجەمە و ئیعداد و ئامادەکردنیانی بۆ شانۆ ئەمانە بەڵام لەگەڵەوەشا لە دووسێ ئیشا بەشدار بووم لەوانە یەکیشان شانۆنامەی سازی ئاسنین بوو کە هی نووسەرێکی ئێرلەندیە خۆشم تەرجەمەم کرده بوو بەڵێ ئەوە کاک ڕزگار عەبدوڵڵا یادی بەخێر ئەو دەریهێنا بوو ئەوە لەوا دەورم بینی هەروەها لە شانۆنامەی شا هەر شایە لەوە شا دەورم بینی دەوری شاکەمە بینی ئەوە دڵشاد سامان دەریهێنا وەکو ئۆتڕۆحات تێزی خۆی بۆ دەرچوون بۆ دەرچوون لە پەیمانگە لەوە شا بڵین دەوری شاکەمە بینی کارکتەری شا بڵێ لە دوای پەیمانگا بەردەوام بی لە کاری هونەری یان کۆتایی پێهێنا لە دوای پەیمانگا لە طبعا بە درێژایی ساڵانی هەشتاکان من چ وەکو نووسین چ وەکو وەرژێڕان کۆمەڵی بابەتم بڵاو بووە لە گۆڤارەکانی بەیان مثلەن ڕۆژی کوردستان گۆڤاری کاروان ئەمانە کۆمەڵی وتاری بە نووسین و بە تەرجەمەشەوە بڵاو بۆ تۆ جگەل لەوەی هەندێک دەقم کە تەرجەمە کرد بە تایبەتی لە پەیمانگا بۆ خوێندکارەکان کە کاریان تیا کرد دەقی عەرەبی دەقی عالەمی کە تەرجەمەکردن بۆ کوردی لە دوای پەیمانگا ڕاستی لەبەرەوەی کە وەزعیشی نامستەقر هەبوو و فترێ و جەنگی عێراق ئێران و ئێمە وەکو فرار نەکراین بڵێ هەڵاتوو لەبەرەوە نەمانەتوانی زۆر خۆمان دەرخین سەرەتا نەمانەتوانی خۆمان دەرخین بەڕاستی چونکە وایە حساب چوینایە بۆ سەربازی بەڵام ئێمە هەڵات بووین نەچوین خۆمان تەسلیم نەکرد هەتا ماوەیەک لەگەڵ چەند هاوڕێکمان چوین لە دێک دانیشتین لە دەرەوە لە گاپێڵۆن بووین ماوەیە بۆی کە کەمتر بەرچاو بکەوین دوایی هاتینەوە ناو شار کە زانیمان دۆخەکە دۆخێکی تقریبەن ئاسایی و ژمارەی هەڵاتوانی سەربازی پڕە سڵانی پڕە لە وینی هەڵاتوو وتوان ئەگەرەوە عالەمە هەمووی ژیرە با ئێمەش بژیرین ترۆن حاصل ساڵی هەشتا و حەوت بوو من ڕۆمانی شاری حسێن عارف مامۆستا حسێن عارفم ئامادە کرده بوو یەکەم جار ئامادەم کرد بوو وەکو درامایکی تەلەڤیزیۆنی بەڵام دوای ئەوە ئامادەم کردو بۆ شانۆ کە ئامادەم کرد بۆ شانۆ برای بەڕێز و خۆشەویستم کە هاوڕێکی دێرینی شمێسە لە ئەڵمانیا دانیشێ دانا عەلی سەعی وتی بۆ ئیشی تیانەکەین وتم جا زۆر باشە بەیەکەوە ئیشمان تیا کرد بۆ مەسرح لە ساڵی هێشتا و حەوتا طبعا ئێمە چیمان کرد فێڵێکمان کرد بەڕاستی لە دەقەکەمان کە نارد بووە ڕقابە وسا وایە هەموو دقێک بنێردرایەوە ینی سانسۆرەکرا ئەوایە بمان ناردایە بۆ چۆ بۆ هەولێر بۆ ئەمانەی عامی سەقاف و شەباب لەوێ ئەمیندارەتی گشتی ڕۆشنبیری و لاوان لەوێ کە دقەکە هاتەوە بۆ لامان بەشێکی زۆری خەتی سووری بەسەرا هات و زەڕب ینی کە ئەمانە نابێ ئەبێ لا ببرێن ئێمەش وتوان باشە بەڵام دوایی لە کاتی عەرزەکە بڵین لە پرۆڤا ئەمانەمان باکتەرەکانیشمان نەوت نە من نەدانا پێمان نەوتن کە ئەمانە ڕەفس کراوە چۆنمان نووسی چۆن من ئامادەم کرد و بۆ شێوەیە ئیشمان تیا کرد و بیرمێ پتر لە مانگێ نمایش کرا و پێشکەش کرا ئەو شانۆگەریە و ژمارەی زۆر لە بینەران هاتن بینیان بەڕاستی یعنی هۆڵەکە سەرە و خوارەوەی بەرنەئەکەوت جمەی ئەهات بەڕاستی بەڵام دوایی لە کۆتایە هەر ئەمن پێیان ڕاگرتین
ینی خۆی بینەری هەر هەبوو بەڵێ هەر هەیبوو ئەراڵا بینەری هەر هەبوو بەس ئەمن پێیان ڕاگرتین دوای مانگ و یەک دوو ڕۆژ بوو پێیان ڕاگرتین وتیانی تێبێ ڕایگرنەوە ئیشەوانە ئەمە ئیشە بوو لەو ئیشانە ئیتر دوای ئەو بەڕاستی وەزعەکە ئیتر ئەوە نیە هەشتا زۆر هین بوو دۆخەکە خراپ بوو ئیتر کیمیا بارانی هەڵەبجە و ئەنفال ئەمانە ئیتر بەڕاستی وردە ئیشی فەنی ئەمانش ڕووی لە کەزی کرد و پەرتەوازەی یەک لە نێوان ئەدیبان و هونەرمەندانە دروست بوو منیش ئیتر بەو شێوەیە مامەوە تا ئەو یەک دو ساڵی ئەخیری پێش ڕاپەڕین خەریکی چی بووم خەریکی ئیتر زیاتر تەرکیزم لەسەر خوێندنەوە بوو لە ماڵەوە مامەوە بەڵام یەکێ لەو بەرهەمانم کە دوایی خوێنەرێکی زۆری هەبوو وەری ژێڕان کە تا ئێستش چەندەها جار چاپ کراوەتەوە ڕۆمانی چاوەکانی لەو ماوەیە تەرجەمە کرد بۆ کوردی ئەم ڕۆمانەیەکێکە لەو ڕۆمانانەی زۆرتری خوێنەری هەبووە و بەڕاستی هەم سەلیقی جەناب بە وەرگەڕانەکەەوە دیارەوە تابوچێژێکی تایبەتی لای خوێنەرەکانە هەیە من پێم باشە قسەکردن لەسەر ئەم ڕۆمانە و کتێبە وەرگەڕاوەکانی تری کاک ئازاد و نووسینەکانی تری کاک ئازاد کە نزیکەی 6 بەرهەم ئەبێت بخینە بەشی دووەمی ئەم بەرنامەیە لێرەدا بەشی یەکەمی بەرنامەکە کۆتایی هات تا بەرنامەی ئەڵقەی دووەم بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ